نێو کۆبوونەوەکەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستاندا دوو بڕگەی کە تایبەتە بە یەکیان بە پرۆژەی یاسایی وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان، یەکیشیان بە هاوردەکردن و هەناردەکردنی نەوتە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان و هەناردەکردنی بەرهەمە نەوتەکان بۆ دەرەوە بۆ هاوردەکردنیشی بۆ ناوخۆ کە ئەمە تایبەتە بە لیژنەی سامانە سروشتەکان لە پەرلەمانی کوردستان. ئەوان زانیاری زیاتریان لەسەر هەیە. من بۆ ورتە زانیاری دکتۆر شێرکۆ جەودە سەرۆکی فراکسیۆنی یەکگرتوو هەم ئەندامی لیژنەی سامانە سروشتەکان لە پەرلەمانی کوردستان. کاک دکتۆر سڵاوت لەبێ، ئەم دوو پرۆژە یاسایە بە تایبەتی بەرهەمە نەوتەکان چ گەریجێکی تێدایە و خاڵەکان و مادەکانی چی؟ بەناوی خۆی گەورە مێهرەبان، ئەم پرۆژە یاسایی هاوردەکردن و فرۆشتنی بەرهەمە نەوتیەکان یاریەکی زۆر قێزەوەنە کە ئەوێ چارەسەری بکات لە زۆنی زەرد و زۆنی سەوزە ئەنجام ئەدرێ لە بەرهەمهێنان لە هاوردەکردن و لە فرۆشتنەوەی مشتەقاتی نەوتی و بەرهەمە نەوتیەکان. گەورەترین گەندەڵی لە سەکتەری نەوت و گاز لە هەرێمی کوردستانە لەم بوارەیە کە فێڵی گەورەی تیاکرێ. بۆ نمونە لە بنزین کێشێکە لە بەرهەمە نەوتیەکان لە 155 پێویستی ناوخۆ لەلایەن پاڵاوگەی بازیان و کەڵک و پاڵاوگە ناوخۆیەکانەوە دابین ئەکرێ، لە 145ەکەی تری هاوردە ئەکرێ لە وڵاتانی دنیاوە هەرێت بۆ هەرێمی کوردستان و نرخی بەرهەمە خۆماڵەیەەکە کە بنزینە خۆماڵەیەکەیە یەکسان ئەکرێتەوە بۆ نرخی کە هاوردە ئەکرێ لە دەرەوە کەەوە جەریمە و تاوانێکی گەورەیە و بە هاوڵاتیانش ئەفرۆشرێ بێ لەوەی کە کواڵەتی بنزینەکەش بۆی کە هاوردە ئەکرێ بۆ جۆرەیە کە مادەی مسەرتن و مادەی تایبەت بە شەرپەنجە تێکەڵ ئەکرێ. لەبەر ئەوە ئەمە تەلاعوب و یاریێکی زۆر مەترسیدارە لە زۆنی زەرد لەگەڵ چەند لایەنێکی تر لە ناو تورکیا ئەکرێ، لە زۆنی سەود لەگەڵ چەند لایەنێکی ترکە لە ئێرانەوە ئەکرێ. ئەم مامەڵانە بێگومان گەندەڵێکی زۆر گەورەیە و هاوڵاتیش زەرمەندی یەکەمەتیایە. مەسلەی بەرهەمە نەوتیەکانیش بێگومان لە ساڵی 2016 ئەنجومەنی وەزیران خۆی بڕیارێکی داوە کە هەموو پارێزگایەک پاڵاوگەی تایبەت بە خۆی دروست کات لە ڕێککەوتی تایبەتەوە بۆی کە ئەو عەرزەی بەرهەمی ناوخۆیی لە بنزین بۆ نمونە چارەسەر بکرێ و ئەتیمادکەینە سەر خۆمان بۆ بەرهەمی بنزین. بەڵام لە 2016 تا ئێستا بڕیارەکەی ئەنجومەنی وەزیران جێبەجێ نەکراوە بۆ لەبەرەوەی ئەو سوودمەندانە لەو لە 145 تری بنزین کە بێ لە دەرەوە بیکردن و هاوردێکن بۆ هەرێمی کوردستان ئەوان ڕێگری ئەکەن و زەختەکەن بۆی کە بەرهەمی ناوخۆیی ئیکتیفای زیاتی نەکا لە بنزین و لە مشتەقاتە نەوتیەکان و بەرهەمە نەوتیەکان. ئەمە ئەتوانی بڵێ ململانەی عەسابە و خەڵکە دەستڕۆیشتۆکەیە لەگەڵ چارەسەری دروست و پێویست بۆ بەرهەمە نەوتیەکان لە هەرێمی کوردستانە. ئەم یاسایە ئەگەر بێت و ئەو بڕگەیتیان نەبێ کە هەتاوەکو بەرهەمی ناوخۆیی هەبێ لە بەرهەمە ناوخۆیەکان پێویستی ناوخۆیی دابین بکە، ئەوە پێویست ناکە هاوردە بکرێ. ئەم بڕگەیە ئێمە وەکو فراکسیۆنی یەکگرتوو زۆر جەختی لەسەرەکەینەوە کە ئەبێ لە یاساکە هەبێ بۆ ئەوەی کە هاوردەکاران نەتوانن یاری بکەن بە پێویستیە ناوخۆیەکانی بەرهەمە نەوتیەکانی هەرێمی کوردستان و سعر فەرزکەن بەسەر خەڵکی هەرێمی کوردستان. بۆیە ئەو بڕگەیە ئەوەیە کە ئەبێ ئیزافە بکرێت لە یاساکەیە، ئەبێ هەتا بەرهەمی ناوخۆیی وەستا بێ ڕێنەدرێ بە هاوردەکردن. دکتۆر وەکو خۆ داماژێت پێکرد، یعنی ئەم یاسایە بۆ پەردە پۆشکردنی ئەو وەکو ئەو هاوردەکرد و هەناردەکردانەی بقاچاق بەیان بە هەر جۆرەوێ بۆ ئەوەیە ئەگەر ئەو بڕگەیتیانە بێ کە باسم کرد بەڵێ ئەم یاسایە تەقنینکردن و خستنە ناو چوارچێوەی یاسایی ئەو گەندەڵیانەیە کە لە ڕێ هاوردەکردنی بەرهەمە نەوتیەکانەوە لە دەروی وڵاتەوە لە دەروی هەرێمی کوردستان و بۆ هەرێمی کوردستان. یان نەبێ وەکو فراکسیۆن ناڕازیەکان بەتایبەت ئۆپۆزیسیۆنەکان لە پەرلەمان چی دەکەن هەڵوەستان دەبێت لە تێپەڕاندنی یاسایە؟ بێگومان هەموو ئەوەی کە پێویستە ئەیکەین بۆەوەی کە ڕێگری بکەین لەوەی کە ئەم یاسای ببێتە چوارچێوەیەکی یاسایی بۆ گەندەڵێکی گەورە. پرۆژە یاسایی وەزارەتی کارەبا چییە؟ ئەم پرۆژە یاسایە گرنگی چییە بۆ ئێستا لە هەرێمی کوردستاندا کە ئەمڕۆ خوێندنەوەیەکەی بۆ دەکرێت؟ وەزارەتی کارەبا داوای کردووە کە یاساکەی نوێ بکرێتەوە و ئێمە ژۆکۆ فراکسیۆنی یەکگرتوو 6 مانگ لەمەوە پێش پرۆژەیەکی متەکامیلمان نا بۆ وەزارەتی کارەبا بۆ ئیسلاحی کردی کارەبا و دابینکردنی کارەبا 24 ساعات بە کەمترین کولفە بە ملیارێک دۆلار لە ماوەی 2 ساڵە و ئەمە بە شێوازێکی علمی و زانستی خوبارا و ئەهلی تایبەتمەند لە کردی کارەبا زۆر هاوکاریان کردین. وەزارەتی کارەبا ئێستا ئەوێ یاساکەی تعدیل بکاتەوە کە وەژێک بوو لە خواستەکانی ئێمەش کە ئەبێ تعدیلی یاسای وەزارەتی کارەبا بکرێتەوە بۆەوەی کە ئەو ئیسلاحاتانی کە پێویستە ممکن بێ کە وەزارەتی کارەبا بیکە لەبەرەوە بڵێ ئێمەش داواکەین کە یاسای وەزارەتی کارەبا تعدیل بکرێت بۆی کە ئەوەی کە پێویستە بۆ چاکسازی لە کردی کارەبا بتوان بیکەن و ئەو گەندەڵیانی کە هەشە لە کردی کارەبایە کە لە 136 لۆسزی هەیە واتە فقدان و
لە دەستچوونی هەیە لەو بەرهەمی کارەبایی کە بەرهەمە هێرێ ئەوانە و چەندیشی تر چارەسەر بکرێت لە ڕێی ئیسلاحاتی یاساییەکان. وڵا باەوەی کە جوتان لێ بوو سەرۆکی فراکسیۆنی یەکەتو لە پەرلەمانی کوردستان. بەڵێ هێرش سپاس.